من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و ڕۆژوگرانی ئازیز و خۆشەویست. خۆشحاڵین ئەمڕۆژە بینە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. بەهۆی هاوکاری و دەستگیری و کۆمەچەکانی ئێوە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەتوانین دڵی خەڵکانێکی خاوەن پێداویستی تایبەت و نەخۆش و منداڵی بێباو خۆش بکەین. سوپاس بۆ خۆی پەروەردیگار. ئەمڕۆژ یەکێک لە پرۆژەکانی بەخشین لە مانگی ڕەمەزاندا جێبەجێەکەین کە بریتە لە هاوکاریکردنی خاوەن پێداویستی تایبەت و بەشێک لەوانەی کەوا زەرعی گورچیان کرد و ئێستا پێویستیان بە عیلاج و دا و دەرمانە. ئومێد دەکەین هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بتوانێت زۆرترین هەژار و نەدار دڵخۆش بکات. چەند ساتێک لەگەڵمانە بوو. سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان، بە ناوی خۆمان و سەرجەم ئەندامانی ڕێکخراوی گوچی لە پارێزی کوردستانەوە سوپاس و پێزانیمان هەیە بۆ بەرنامەی بەخشین و بۆ ئەو کەسانی کە سەرمایەدار و دەوڵەمەندن کە بەرنامەی بەخشین پردێکی گەیاندنە لە نێوان هەژار و کەم دەرامەت و دەوڵەمەندەکاندا. ئێمە وەکو ڕێکخراوی گوچی لە پارێزی کوردستان ئەمڕۆ 25 نەخۆش خراوینەتە پرۆژەی بەخشینەوە هاوکاری ئێمەی نەخۆشی گورچی لە بکرێت. ئێمە بەهۆی نەمانی دەرمان لە نەخۆشخانەکانە لە هەرێمی کوردستان توانایی ئەومان نییە کە دەرمان و عیلاج بکڕین، بۆیە نەخۆشەکانمان لە حاڵەقاتێکی ناخۆشان و هەروەها نەخۆشەکانمان هەژار و کەم دەرامەتن. نەخۆشمان هەیە کرێچیە، نەخۆشمان هەیە هەژارە، بۆیە دەستخۆشیێکی زۆرمان لە بەرنامەی بەخشین هەیە کەوا بەم پرۆژە جوان نەخەستاوە. هاوکاری ئێمەی نەخۆشانی گورچی لە دەکات. ئێمە لە مانگێکە پێویستیمان بە نزیکەی $200 هەیە بۆ ئەوەی کە عیلاجەکانمانی پێ بکڕین، بۆیە ئەم کولفەیە زۆرە لە ئێستادا و لەم قەیران و لەم باری ئابووری و سیاسی هەرێمی کوردستانەدا. بۆیە بە ناوی خۆمان و سەرجەم ئەندامانی ڕێکخراوی گورچی لە پارێزی کوردستانەوە دەستخۆشیێکی زۆر لە بەرنامەی بەخشین و دەستخۆشیمان هەیە بۆ ئەو دەوڵەمەندانەی کە هاوکاری نەخۆشانی گورچی لەوە هەروەها نەخۆشانی کە مندام و بەعام نەخۆشەکانەکەن دەستخۆشیتان لێەکەین. دووبارە سوپاس. بەنای خۆی گەورە میهرەبان، سپاس و پێزانین و دوعای خێر و دەستخۆشیمان بۆ دەستگای خێرخوازی بەخشین و سەرجەم ئەو هاوکارە بەڕێزانە و خێرخوازە بەڕێزانە هەیە کە هاوکاری ئەم دەستگای خێرخوازی ئەکەن. مای دڵخۆشیە بۆی کە مشتێک لە خەروانێکە بەکەنەوانێک کە بتوانین ئەو کێشە و گرفتانان بۆ چارەسەر کرێ کە لەم بەرە جەژنانە ئەگەر بە معاشێکی 90,000 یان 60,000 تواناکانی خوان پڕ ناکەنەوە کە حکوومەت هیچ هاوکاریەکیان نەکردوون. ئێوە ئاو ڕجدی لەمانە دێنەوە ئەگەر ساڵی جارێکیش بیان لە بۆنە ئاینیەکانێ بێ ئەو مای دڵخۆشی و دەستخۆشیە کە بەسەریانەکەنەوە. من هەمیشە وتومە ئەوەی کە دەستگای خێرخوازی بەخشینێکە ڕەنگە حکوومەت زۆر بۆ کەمەندامی نەکردێ و ناشیکات. سپاس و ستایشی بێبان نەبراوە بۆ خۆی پەروەردگار و سپاسی بەرنامەی بەخشینێکەوە ئەم نەخۆشە بەڕێزانەیەکەوە لێرا کۆبوونەوەتەوە بەسەر کردێتەوە. زۆر سپاسی ئەو خێرخوازە بەڕێزانەیەکەیکەوە
دەستیان خستۆتە گیرفانی خۆیانەوە و توانیان خۆشەویستی خۆیان دەبرن بۆم نەخۆشە بەڕێزانە. ئێمە وەکو ڕێکخراوی گوچ لە بارێزی کوردستان و ئەو کەسانی کەوا زەرعی گوچ لەمان کردووە پێویستمان بەوەیەکەوە ئاوا چەنا بەرنامە هەبێ بتوانێ هاوکاریمان بکە. ئێمە هەندێکمان هیچ مەعاناتێکمان نییە وەکو مەعاش و بژێوی ژیان و ئێمە هەموو جۆرە ئیشێکمان لێ مەمنوعە بەوەی ئەوەی کەوا ناتوانین هەندێشت بەرزکەینەوە بتوانین ئیشێک بکەین بۆ ماڵ و مناڵمان و داوا لەو خێرخوازە بەڕێزانەیەکەین کەوا لەم مانگە پیرۆزە و دوای ئەم مانگە پیرۆزەش بتوانن هاوکاری ئەم نەخۆشە بەڕێزانە بکەن و زۆر سپاسی ڕێکخراوی گوچ لە پارێزی کوردستانەکەین و سپاسی بەرنامی بەخشینەکەین دەستی ماندووبوونیان ماش دەکەین و دوعای خێرمان هەیە بۆیان زۆر سپاس بۆ هەموو لایەک. بسم الله الرحمن الرحيم. سرت هذا وكرم الخير الرزقان يوجب الرجوع طاعة وعبادة ماء رمضان لهم إيمان دارا مسلمان قبول البيع خوشيستان إملة شوارشوي جبجكني بروجكاني دەستگای بەخشین بۆ مانگی ڕەمەزانی ئەم ساڵ 2018 دیارە کۆمەڵک پرۆژە و کۆمەڵک کار و چالاکیمان بڕیارا بوو لەوانە یارمەتیدانی کەم ئەندامان کە 300 نەفەر بووە بە سلێمانی و کەرکووک و هەولێرەوە بەڵام سواز بۆ خی گەورە لە 300ەکە زۆر تێپەڕیوە ئەمڕۆ لە خۆشحاڵیەوە ئەوەی کە بۆ سلێمانی دانرا بۆ 100 نەفەر بوو بە زیاد لە 100 نەفەرمان بەسەر کردەوە بە بڕیدە ملیۆن دینار بۆ هەر بە ڕێزەکان 100,000 دینار بۆ دابینکردن داواکارین لە خوای پەروەردگار خێر و ئیحسان و سەدەقەی دەوڵەمەندان و خێرەوەمەندانی قبوڵ کردوێ بۆ زیاتر و زۆرتر ببەخشن ئینشاءالله بەوەی ئێمە زیاتر و زۆرتر دەستمان بە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بگا ئەوانەی کەوا شایان و شایستەن کە بە درێژایی ساڵ ئێمە لەگەڵیاندا مامەڵەکەین و یارمەتیان ئەدەین لە ڕێگەی خێرخوازانەوە خوای پەروەردگار خێری خێرخوازان قبوڵ بکاوە بەرەکەت بخاتە ناو ڕزق و ڕۆزی و ماڵ و مناڵیانەوە هەموو لایەکیان سەربەرز بکە ئینشاءالله بۆیان کا بە تووشی قیامەت. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 13 0770 961 35 0750 723 25 55. ئێمە لە ڕێکخراوی سایی کەمەندامان لە قەزای سێ سادق و دەوروبەری سپاس و پێزانین و دەستخۆشی و دوعای خێرمان بۆ برایانی بەڕێزمان لە بەرنامەی بەخشین زۆر دوعای خێرمان هەیە و دەستخۆشیمان هەیە سپاسیانەکەین داواکەین لە خوای تەعالا پاداشی بەخێری هەموو لایەبات و ئینشەڵڵا ئەوانیش بەخسووسی بەڕاستی گەلێک ساڵە بەرنامەی بەخشین ئەسپی خۆی تاوداوە لەو بوارەدا بەبێ ماندووبوون بەبێ سەڵکردنەوە بە تەواوی معنا خزمەتی تەواوی چین و توێژەکانی کۆمەڵی کوردەواریەکە بەبێ هیچ ئینتیمایەک بەبێ هیچ شتێک تەنها مەبەستیان ڕەزابوونی خوای تەعالای ئەویش بە هاوکاری ئەو خێرخوازە بەڕێزانە کە بەردەوام ئەبەخشن بە بەرنامەی بەخشین زۆر سپاسیانەکەین دەستیان خۆش بێت دوعای خێرمان هەیە بۆ بەڕێزیان داواکاری لە بەڕێزیان زیاتر ببەخشن بە بەرنامەی بەخشین بە ئەوانیش ببەخشن بە هەژاران و بە نەداران بە تایبەتی بە خاوەن پێداویستیە تایبەتیەکان. بەڕاستی ئەگەر بەرنامەی بەخشین و چەر بەرنامەیەکی ئاوهانەوێ وەسعیان خراپە بەرەو خراپی ڕێ بڵین بوشەکانیان مانگی وایە 120 مانگی وایە 60 مانگی وایە 90,000 نازانین چی وەرەگری هەتا نەچینە بەردەمی نازانین چی وەرەگرین. بەڕاستی بەو شێوە هەژار و نەداری وڵات ناچێ بەڕێوە ئەگەر خێرخوازان نەبن و هاوکاری خێرخوازان نەبێت لە بارودۆخێکی خراپژین زۆر سپاسانەکەین زۆر دەستان خۆش بێت دوعای خێرمان هەیە. زۆر سپاس و دوعای خێرمان بۆ دەستگای خێرخوازی بەخشینەیە کە توانی ئەم ساڵ 30 ناگینەمان بگرێتە ئەستۆک بۆ هاوکاریەکی بکە
کە لە کاتێکدا ئێمە وەکو کەمەندامان کە نەک ینی زیاد نکرا بوون ینی موچە بۆمان بەڵکو ینی ئەکریا خۆی زیاد بکرایە بەڵام بە پێچەوانەوە بەداخەوە لەلایەنە حکوومەتەوە پاشەکە و لە ئێمەش کردیا کە لە کاتێکدا پاشەکە و لە 150,000 دینار هاتە 90,000 دیناری تر نازانم ئەمە بە چ قانونیەک و بە چ شێوازێک بڕابکە ینی ئینسان جێگەی شەرمە کە لە هەر شوێنێ باسی کە بە تایبەتی بۆم حکوومەتە کە لە کاتێکدا نابینا بە تایبەتی یا هەموو چینی کەمەدامان پێویستیان بە هاوکاری هەیە ئێمە نەخۆشمانەیە مانگی 2 وەرەقە بەس هەدا دە عیلاج و یعنی نابینامانەیە چەندی نابینامانەیە زۆربەی عایلەدارەکان هەمووی هەرزارن ئێستا لە کاتێکدا حکوومەت ئەبووای هاوکاری باشی بکرای بەڵام بەداخەوە بە پێچەوانەوە بوو ئێمە دووبارە من وەکو دەستەی نابینانی گەرمیان لە ناخی دڵەوە دوعای خێر و دەستخۆشیمانەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە لەم کاتە ناخۆشەدا لەم کاتە ناڕەحەت و قەیرانەدا توانی هاوکاری زیاد لە 30 کەسمان بکات پارەکەش بۆیە زیاد لە 50 کەس ئێمە هاوکاریمانی کرد ڕێز و سپاس و پێزانینمانەیە بۆ دەستگای بەخشین خی گەورە جەزای خێرتان بداتەوە ئینشاڵڵا داواکارین لە ئێوەش هەروە بەردەوام بن بۆ هاوکاری و دڵخۆشی ئێمەی نابینە و چینی کەمەندام. خی گەورە پاداشتان بداتەوە خی گەورە هاوکاریتان بکە کە هاوکاری ئەم کەنەندامە و نەخۆشی و تەراسیمە و هەمووتانەدا هەر کەس هاوکاری ئێمەکە خۆ هاوکاری بکە خۆ پاداشتی بداتەوە ئێمە خوا نمونەتان زیادە بکە خوا ڕەحمیت بکە بەو کەسانەی کە ڕەحم بکە بە فەقیر و هەژار و کەنەندام و نابینا و نەخۆشی گورچیلە خۆی گیان بە بەزەی خۆی بە بەزەی بێتە هەموو بسڵمانێک و بەزەی بێتە ئێمەشا و بەزەی بێتە ئەو کەسانی کە هاوکاری فەقیر و هەژارەکە و هاوکاری بسڵمانانەکە خوا ڕەحم بکە بە هەموو کەسی. ئەمڕۆژ هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست توانی یەکێک لە پرۆژەکانی دەستگای بەخشین لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا جێبەجێ بکات کە بریتی بوو لە هاوکاریکردنی کەم ئەندامان. زۆرن ئەوانەی کەوا پێویستیان بە هاوکاری و کۆمەچی هەیە، زۆرن ئەوانەی کەوا پێویست دەکات لە ڕێگەی خێرخوازانەوە لایەن لێ بکرێتەوە و هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بگا بەدەستیان. بەڵام سوپاس بەخوای پەروەردیگار ئێمە لە ڕێگای خێرخوازانی وەکو ئێوە توانیمان ئەم ساڵ لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا هەموو ڕۆژێک چەند پرۆژەیەک جێبەجێ بکەین لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. یەکێکیش لەو پرۆژانە بریتی بوو لە هاوکاریکردنی کەم ئەندامان بۆ ئەمڕۆ لە شاری سلێمانی و دەوروبەری نزیکەی 100 خاوەن پێداویستی تایبەت و بەشێک لەوانەیەکەوە گورچیلایان بۆ زەراکرا بوو کە ئێستا پێویستان بە عیلاج و دا و دەرمانە توانیمان هاوکاریان بکەین بۆ هەر یەکیان بڕی 100,000 دینار ببەخشین واتە لەم پرۆژەیەدا بەخشین بە هاوکاری و کۆمەچیەکانی ئێوە توانی 10 میلیۆن دینار دابەش بکات بەسەر ئەم خاوەن پێداویستی تایبەت و ئەوانەیەکەوە زەرعی گورچیلایان کردو و پێویستیان بە هاوکاری و کۆمەچی هەیە بۆ دابینکردنی عیلاج و دا و دەرمان تا ئێوە ببەخشن بەم شێوەیە خەڵکانێک دڵخۆش دەبێت و تۆزێک لە ئازار و ناڕەحەتی و مەلەتەکانیان کەم دەبێتەوە. بۆی پێتان ئەڵێین ببەخشن تا بەخشین بەردەوام بێت.